مزگەوتی ئالمیران یەکێک لە مزگەوتە کۆنەکانی کوردستان کە کەوتۆتە یەکێک لە جوانترین ناوچەکانی کوردستان، ئەویش شارۆچکەی شەقڵاوەیە. مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە لەم ناوچە جوانە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 70 ساڵ بەر لە ئێستا کە لەلایەن عوسمان میرانی شەقڵاوەیی دروست کراوە کە یەکێک بووە لە پیاوماقوڵانی ناوچەکە و کەسایەتی دیاری ئاینی ناوچەکە بووە. شایانی باسە ئەم مزگەوتە هەر لە سەرەتای دروستبوونی تاوەکوی ئێستا هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەردا نەهاتووە، هەر لەسەر شێوازە کۆنەکەی خۆی ماوەتەوە. تەنها ئەوە نەبێ کە پاش ماوەیەک لە دروستکردنی ئەم مزگەوتە منارەیەکی بۆ زیاد کراوە کە بەرزیەکەی نزیکەی 30 بۆ 35 مەتر دەبێت. دەڕوانێتە ناوچە جوان و سەرنجڕاکێشەکەی شەقڵاوە. ئەوەی جێگای سەرنجە ئەم منارەیە لەسەر شێوازی منارە کۆنەکانی تری مزگەوتەکانی کوردستان دروست کراوە کە دەتوانێت بە پلیکانە تاوەکو بڵنگۆی منارەکە سەر بکەوی. هەرکە دەگەیتە لووتکەی منارەکە دیمەنی جوانی ناوچەکە سەرنج ڕادەکێشێ و جوانیەکی بێهاوتای هەیە. لە سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتە بۆ یەکەمین جار مامۆستا مەلا مەجید کە لە کەرکووک هاتۆتە ئەم مزگەوتەیە و پێشنوێژ و وتار خوێن بووە. پاشان هەر لەو مزگەوتە عوزرەیەکی دامەزراندووە کە سەرفەقەیەکی پێگەیاندووە و پاشان ئەوانیش جێی پەنجەیان دیار بووە لە بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لەم ناوچەیە. لەوانە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەزیز و مامۆستا مەلا تەحسین و چەندان مامۆستای تری ئاینی. بەناوی خودای گەورە میهرەوان سەرەتا بە خێراتین کەناڵی دیمەن دەکەین کە لە شاری هەولێری خۆشەویست هاتووەتە بۆ دەڤەرەکەمان دەڤەری شەقڵاوە بۆ مزگەوتی ئالمیران. ئێمەش خۆشحاڵین وەکو ئیمام لەو مزگەوتە. ئەو مزگەوتە لە ساڵی 1966 وەکو مێژوو دروست کراوە لەلایەن عوسمان میران شەقڵاوە، میرانی دەڤەری خۆشناوەتی. سەرەتا مامۆستا مەلا مەجید هاتووەتە ئێرانە لە کەرکووک، حوزرەیەکی دامەزاندووە، کۆمەڵی فەقەی پێگەیاندووە، مامۆستای زۆر هەڵکەوتوو بوون و لەوانە مامۆستا مەلا عوسمان لاسا ئێستا لە شەقڵاوەیە لەو مزگەوتە بوو پێشتر، بەڵام ئێستا لێرە نەماوە، ئێستا لە سەرمەداندا دەنشی. مامۆستا مەلا عەزیزی قازی کە مەشهورە بە قازی شەقڵاوە ئێستا لە مزگەوتی گەورەیە و هەروە زۆرترین مامۆستا و قوتابی زۆر فەقەی پێگەیاندووە. لەوانە مامۆستا مەلا تەحسین زۆر لێرە خوێندێت و ئێستا بەڕێوەبەری مەسوولقی یەکێتی زانایانە لە شەقڵاوە و زۆرتری مامۆستا لێ بووە. ئەمن بۆ خۆم لەکن مامۆستا مەلا عوسمان خوێندومە، تەواوم کردو لەکن ئەوە. زۆرتری هاوڕێم هەبووینە، ئێستا هەمویان ئوستازی هەندێکیان ئوستازی زامیانە، هەندێکیان مەلانە لە شوێنەکان مەلایەتیان هەیە لە گوندەکاندا. میرانی شەقڵاوە خزمەتێکی زۆری ئەو فەقییانیان کردووە و زۆر خەڵک لە سەروی عێراقەوە هاتووەتە ئێرانە بە شەومانەوتەوە، وەکو لە بەسڕا لە حتا لە کوێت هاتوونە، لە بەغدا هاتوونە، لە سەماوە هاتوونە. ئەوە شوێنی گەشتیاری بووە، شوێنی پێکەوە ژیانی هەموو خەڵکێک بۆ لەو دەڤەرەدا. بۆیە ئەوانێ بنەماڵی ئالمیران زۆر ناویان هەیە و هەموو خەڵک دەیان ناسی، خزمەتێکی فەقییانیان کردەوە بە ڕاتبە لێرانە خزمەتی چەند ساڵە. ئەم بۆ خۆم لێرە ڕاتبەم هینەیە کە دەچووی ئەو مزگەوتەمە و شانازی پێیان دەکەم و ئەو مزگەوتە لە 65 تا 66 تەواو بوو. میرانی عوسمان دروستی کرد. ئێدی وەختی خەلاص بوو مامۆستا مەلا مەجید هات. ئەویش دەرسی دەگۆڵتەوە، فەقەی زۆر بوون و ئەو مامۆستا بەڕێزانش دەرچوون وەکو مەلا عەزیز و مەلا عوسمانی و مەلا عەبدوڵڵاهی و مەلا عومەری و زۆر دەرچوون لێرە بوون مامۆستا ئیجازەیان وەرگرت. فەقییان زۆر هەبوون، ممکنە عەدەدەی زۆر فەقییان هەبوون دەرسیانەکرد لەکنەوەن و خەرشی زۆر ئیستفادەی لێ کرد کە ئەو مامۆستایە هات مامۆستا مەلا مەجید. ئەمن یەک لەوان بەخۆم ئەو وەختی نوێژم کرد، بەڕاستی نەمەزانی نوێژ کوشە، یعنی هەزاری وەچی من تەواان نوێژ شتەوەی کردیا، ئیستفادەش گەرەک زۆری هەبوو. ئەو فەقییانش لە کنەوی دەرسیانەکەی هەموو بوونە مەلای چاکیان لێ بۆ پاش کرد، یعنی بوونە مەلای چاک وەکو مامۆستا مەلا عەزیزی، مەلا عوسمانی، مەلا عەبدوڵڵاهی، مەلا عومەری، ئەوانش خەرچی دیان پێگەیان.
استفادەی گەلە زۆری و مامۆستانە مەجید زار ڕەحمەتی لێبی ئەما بە خۆمان تەعمیران کردنەوە لەو سێ سارانە ئەگەنا دەستکاری نەکراوە هەروە خۆی بوو پەنجەرەمان گۆڕین و سەقفی چانەی وشتیوان لۆ کرد و سەبریت و ئەو شتانە ئەمەش دەری دەخات کە مزگەوتی میرانی شەقلاوە خزمەتێکی زۆری ئەم مامۆستایانە و ناوچەکەیان کردووە. مزگەوتی ئاڵمیران شێوازی دروستکردنی سەرەتا لەبەر لەلایەن وەستایەکی دەستڕەنجینی ناوچەکە دروست کراوە کە لەسەر شێوازی کۆنی لادێیی و ئیسلامی دروست کراوە، بەڵام پاشان بۆ ئەوەی ڕەسەنایەتی لەدەست نەدات لەلایەن عەبدولقادری میران نۆژەن کراوەتەوە بەهۆی ئەوەی ئەم مزگەوتە لە ناوەڕاستی شەقلاوە و جێگایەکی دڵڕفێنی هەیە. ئەمە شوای کردووە کە خەڵک لە هەموو ناوچەکانی عێراق سەردانی بکەن و تیادا پشوو بدەن. هەر لەسەر زاری خەڵکی ناوچەکە دەگێرنەوە کە لە ساڵی 1974 ڕووداوێکی کاریگەر لەم مزگەوتە ڕوویداوە. ئەویش ئەوە بووە کە لەو کاتەدا شەڕێک ڕوویداوە لە نێوان ڕژێمی ئەو کاتی عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان. لە ڕۆژی هەینی فەوزی سەرمەیدان کە سەر بە ڕژێمی عێراق بوون بە چەکی هاون لە منارەی ئەو مزگەوتەیانداوە و زەرەر و زیانێکی زۆری پێگەیاندووە. بەڵام سوپاس بۆخوا خەڵکی کە لە کاتی نوێژی هەینیدا بوون هەمویان سەلامەت بوون. دەگوترێ هەر لەو کاتەدا مامۆستا مەلا عەزیز زۆر بە توندی هێرش دەکاتە سەر ڕژێمی گۆڕبەگۆڕی ئەو کاتی عێراق، بەڵام پاش ماوەیەکی کەم هەرزوو منارەکە چاک دەکەنەوە و بەردەوام دەبن لە نوێژ و خواپەرستی. ئەو مزگەفتە لە ساری 66 بنیان تراوە، ماری عوسمان میران دروستیان کردووە و مامۆستا مەلا مەجید گراوی هەبووە عالیمەکی زۆر پایە بەرز بووە کە هاتووە لێرە حوجرەی فەقیانی دامەزراندووە و توانیتی خزمەتەکی بێپایانی دەوروبەری ئەو دەڤەری خۆشناوەتی و دەڤەری شەقلاوە بکە و چەندین مامۆستای پایە بەرز و عالمی زیرەک لەسەر دەستیوی لێرە شەهادەیان وەرگرتووە کە توانیتیان لە هەموو ئەوەی کوردستان کە بتانن بلاوەی پێ بکەن و دەرس لە منتیقەکان بدەنەوە. هەموو منتیقەکانی خۆشناوەتی و باڵەکەیاتی و حتا لە شارەکانی ناوەڕاستی عێراقیش هەم ڕوویان لێرە کردووە و خیندیتیان توانیتیان وەکو تاالب العلم کە لێرە دەرس بخینن لەسەر دەستی ئەو مامۆستەیە کە شەهادەیان وەرگرتووە. ئەو مامۆستەیەکی زۆر زیرەک بوو، زۆر کۆمەڵایەتی بوو، زۆر لێهاتوو بوو کە توانی تەوازنی ئەوەی کۆمەڵایەتی منتیقەکەی ڕابگری لە بۆ سولح و مەسالەحە و مەشاکلی خەڵکی و پێگەیاندنی حوجرەی فەقییان و دەڤەرەکەی. لێرەش ئەمە یەک زۆر معجبم پێی کە مامۆستا مەلا مەجید ئینسانێکی بوێر بووە، یعنی هیچ کاتەکی ترسی نەبووە، زۆر بەڕاشکاوانە بەرامبەر حتا بەرامبەر بە ڕژێمی فاشی بەغدا لێرە لە ساری 1974 بەسەرهاتێکی زۆر کاریگەر لە منتیقە ڕوویدا کە لە فەوزی سەرمەیدان لەگەر شۆڕشی ئەیلول کە شەڕ بوو لە بینی حکومەتی ڕژێمی فاشی بەغدا و لەگەر شۆڕشی کورد لێرە لە فەوزی سەرمەیدان بە تۆپ لە منارەکەیاندا ڕۆژی جمعە بوو کە چەندین کەس لە ژۆرەوە بوو، بەڵ الحەمدوللا سوپاس بۆ خوا هیچیان بریندار نەبوون. مامۆستا مەلا مەجید ئەوەی کرد یعنی وەچی دابەزیە سەر حکومەت ئامیر فەوز هاتە ئێرە یعنی گلەی و گازامە ئەوە بەغەرەت لێیاندەیە و نازانم چ بووە و ئەوهانە. لە پاش ئەوەی ئەو ئامیر فەوجەی ڕژێمی بەعس لێی پرسیە گوتیتی وەڵڵا ئەمە مامۆستا هەندێک پرسیاری شەرعی لە مامۆستای کردیە، بەس مامۆستا زۆر بوێر بوو. گوتی ئەمە هەندێک شتێوە ڕاوەکەین و ئەکوژین و دەمان هەوێ لە ناوبێن ئایا لە ڕووی شەرعی گوناعە؟ گوتی ئەنگۆ ئەوە لێرە لە پێشمەرگەوە هەموو خەڵکە و ئاوارەی ناوچیاکان کردێ و ئەکوژن و ئەوەنە لەوەی ناپێسنەوە لە سەیەکە پێسنەوە کاخوا ئەوە گوناحەویان لە ڕووی شەرعی ئەسنە ناو ئەو مەوزوعانە وەرن جارێک حەقی ئەو خەڵکەی دیار بکەن، ئەو خەڵکە و کە لە هەموو ئاوارە کردی و ڕوو لێ چیای کردی و مار و منداریان هەموو بەبێ باب و بەبێ ئەوە مایتەوە ئەوە بووە.
ئەوجا بەڕاستی ئەو مامۆستایانەی لەسەر دەستی ویش کە لێرە دەرچوینە ئەمە زۆر مەعجب پێمە، یعنی بەڕاستی لەوی لۆیان مایتەوە بوێری ئەو مامۆستایانەی کە لەسەر دەستی ویش دەرچوینە باوڕکە یەکیان مامۆستا مەلا عەزیز کە ئیمام و خەتیبی مزگەفتی گەورەی شەقلاوەیە، مامۆستا مەلا عوسمان کە چل ساڵ خەباتەکی بێپەیانی لێرە هەبوو خزمەتی ئەو مزگەفتەی کردیە، چەندین مامۆستای زیرەک و لێهاتوو لەسەر دەستی مامۆستا مەلا عوسمان ئیجازەیان وەرگرتیا و مامۆستا مەلا فەتحوڵڵا بووە، یعنی ئەوانە ئەمن کە مندار بووم بەڕاستی زۆر مەعجب پێیان بووم. الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. یەکەم جا کە دروست کریا بەبەر دروست کریا وەستەیەکە پێم وایە نای سەید ئەحمەد بووە لە شەقڵاوە زۆر دەورێکی هەبووە ئەو دروستی کردووە، بەڵام لەبەرەوەی کۆن بوو بەو ئاخیرانە کاک عەبدولقادر میران هەم کاکوڕی عوسمان میران شەقڵاوەیە هات تەعمیلێکی کردەوە، مەدرسەی ئەوقافیشی لێ بوو بە ئەو نەبی نەچێ لەسەرەوە بووە. دایم ئێرانە پێش ئەمن 30 فەقێ زیاتری لێ بووە، بەڵام لە سەدەمی منە هەر 7 فەقەی لێبوون و هەندێکیان تەخەڕوزیان کردووە لەلایەن مامۆستا مەلا مەجیدەوە ئینجازیان پێدرەوە، هەندێکیان لەلایەن مامۆستا مەلا عوسمانەوە کە هەمویان ئینسانی باش بوون و بوونە مەلای چاک و ئێستا لە جێیەکان خەتیب و ئیمام و خەتیبن. هەتا ئێستاش مزگەوتەکە بەردەوامە نوێژی لێ دەکرێت. من ئیمامم، مەلا مامۆستا محەممەد سدیقیە لە هەولێر دێتن خەتیبە لێرانە و هەر 5 فەرزەش نوێژی لێ دەکرێت و بانگیشی لێ دەدرێت. زۆر باش بە لەبەرەوەی هەموو خەڵکێک ڕووی لێرە کردووە، وەکو وتم لە جێگان هاتووە. ئێرە جێیەکی بە مەلازادە مەشهور بە مەلای زۆر لێ هەبووینە، یعنی قەدیم مامۆستا مەلا تاها هەبووە لە مزگەوتی گەورە مەشهور بە، مامۆستا خەلیل هەبووە لە مزگەوتی خانەقا، مامۆستا مەلا حوسێن هەبووە لە مزگەوتی عاجی سەلیم کە مامۆستا هەر مەشهورە بە مزگەوتی خۆی، و زۆر لە جێگان کرد لە مزگەوتی گەورە کە هەر
لە کۆنەوە دەرێن لە سەردەمی عومەری کوڕی ئەوە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەرەوە دروست کرێە لە سەر مەیدان بۆیە زۆر گرنگ بوو لێرانە کە مامۆستا مەلا مەجیدیش هاتیە لە کەرکووک تێرانە زۆرتر ئاوادان بوویتەوە فەقێ زۆرتر هاتووتە ڕوو لێرە کردە لە شارەکان هاتوونە وەکو لە کەرکووک هاتیە خەڵک هاتیە لە بەغدا هاتیە لە دۆڵی خۆشناوەتی هاتیە لە هەولێر هاتیە زۆر ئێرانە جێکی ئیسیفادە بووە و خەڵک زۆر ئیسیفادەی لێ کردو هەموو خەڵکیش ڕووی لێت کردەوە کووتم ئێستاش هەر بەردەوامە و بنەماڵی ئالمیلانیش ئەوانیش خزمەتی خەڵکییان کردیوە و دێوەخانیان ئاوادان بووە ئێستاش کاک ئازاد کە براگەورەی ئەوە بنەماڵەیە بە خێر و خێراتی هەیە بۆ هەموو کەسێک حتا ئەو مامۆستایانێ لەسەر دەستی مامۆستا مەلا مەجید کە ئیجاز شاوەگرتی ئەوانش بوێری مامۆستا مەلا مەجیدیان وەرگر بووە بەڕاستی یعنی دوو سێ مامۆستایان هەر نەفیکران لە شەقلاوی دوو جاریش نەفیکران لەبەرەوەی دەبار لە خودبەکان لە سەریان فەرز کرا بوو لە وەزارەتی ئەوقاف کە برێن حەفەزەه الله یعنی بەژن و باڕای سەدام سەرۆکی ڕژێمی فاشی دار برێن بەڵام ئەوان بەڕاستی بوێریان لە مامۆستا مەلا مەجید لۆی مابەوە یعنی بەڕاستی نەیان گوت هەر سێیان نەفیکران لۆ جنوبی یەکیان لەوان کەتە دیوانەی مامۆستا مەلا عەزیز بەو اختیارەوە بەو تەمەنەی بەڕاستی یعنی فڕیاندا بووە جنوبی لە مزگەفتەکی ناو عیسناعیان دانابوو کە لە ناو ڕوون و گریزی بوو بەڕاستی ئەوجا ئەو بەسەرهاتانە ئەمە هەموو شانازی پێواکەین بەڕاستی مامۆستای زۆر بلیمەت و زۆر پایە بەرز لەو منتقی دەڤەری خۆشناوەتی و دەڤەری ناوچەی شەقلاوە کە بەڕاستی دەورەی بێپیانیان هەبووە توانیتیان خەڵکەکی زۆر پێ بگەینێن و بەڕاستی دیفاع و داکۆ چەکی زۆریشیان یان هەتا نیشتیمان پەروەەر بووینە ینی لە ڕووی ئاینی لەو پەڕی لە قیمەی بووینە لە ڕووی علم لە ڕووی نیشتیمان پەروەریش بەڕاستی نیشتیمان پەروەەر بووینە یعنی ئینسانی بە ئەخلاق بووینە ئینسانی ساحب مەبدە بووینە ئەوجا بەڕاستی ئەمە لێرە شانازی بە مزگەفتەکەش واکەین ماڵی عوسمان میرانیش بەڕاستی ینی کەم تەرخەم نەبووینە بەرامبەرمە مزگەفتەی بەڕاستی خزمەتێکی زۆریان ئێفەقیەکان کردووە توانیتیان ئەو تاالب علمانێک کە لێرە دەرسیان خوێندیە و لەژێر دەستی مامۆستا مەلا مەجید بەڕاستی ماری میرانیش پارپشت بووینە لۆ خزمەتکردنی ئەو ئەرکە پیرۆزەی کە خزمەتی فەقێ و حوجرە و مزگەوت و مامۆستایەکانیان کردیە بەڕاستی کەس گلیان لێنینەوە ئەمە شانازیان پێواکەین و کە میری خۆشناوەتینە و بەڕاستی شانازیان پێواکەین لە ڕووی سەرچاوی دابینکردنی ئاو بۆ ئەم مزگەوتە جاران حەوزێکی ئاو لەناو ئەو مزگەوتەدا بوونی هەبووە کە هەم سەرچاوی دابینکردنی ئاوی مزگەوتەکە بووە و هەمیش سەرچاوی دابینکردنی ئاوی باخچەی ئەم ناوچەیە بووە کە خەڵکی لە بەروبوومەکەیان خواردووە شایانی باسە ناوە ئەوە ئاوی مەشروع ئەو عەوزە بەس وەڵا ئێستا ئیشکالی پێیاکردی ئاو زۆر کەمە ئەنی کەرکەک دێت جەمعان دەستێژی ناتوانانی بشواتن ئەگەر ئاو نەبیتن پێشتا مەستەمەڕ بوو و ئاوە شە بوو کانی بەوێدادا دەخوارێ ئەنی مەحتەل نابووین هەموو دەوێ ئاوە بوو ئێستا ئاو وشک بووین ئاو نماینە بەێ عەوزە کچکە بوو ئەمجارێ مامۆستا ئەگەر چیان لە هینا بەفەقەیەکان بەچە خوانچە چاندانا هەر کەس چای خۆی هەرەکرد و پارەش پێوە لای دێچوو هەندێک جار سەنجی لا سەنگە بوو چاکەوە قەتنە ئاوی وەرەگەڕا ئەو بۆ پێکەین و وەنیە لا سەنگە بوو ئەو مزگەفتی گەورە هەبوو لە دوویش مزگەفتی مەلا حوسێنی هەوەی مزگەفتی کچکەیە ئەو مزگەفتە چیدی نەبوو ڕان 56 مزگەفتی لێیە گرنگی ئەو مزگەفتەیە چەندی برەی هەرکەمە ئەوەندە گرنگی هەبووە چونکی مزگەفت کەم بوون ئەو وەختی مامۆستای باشیش کەم بوون بەس مامۆستا مەلا مەجید داد هەرە عالمە گەورەکان بوو ینی خەرک زۆر ئیسفادەی لێ کرد بەڕاستی لۆ خەڵکی گەشتیار و ئەو مزگەفتە کاتی ئەو ئاوارانەی فەلوجە و ئەوانە کە ڕوویان لە شەقلاوەی کرد بەڕاستی مزگەفتەکانی شەقلاوە ئاوەدان کرانەوە یعنی بە ئەوێوان بەڵام لێرەش بەڕاستی عالیمی زۆر ڕێک و پێچوان تێدا بۆ هاتن لێرە توانیان تعارف لەگەر مامۆستایەکانی ئێمە بکەن و بەڕاستی لێرە بتانن وەکو عوزرەک هەم دووبارەکردنەوەی مەسەرەن دەرزدانەوە و ئەو شتیان لێرە هەبوو و خەڵکی منتیقەش و خەڵکی
دەڤەری شەقلاوەش بەڕاستی باوەشی خۆیان لۆ کردبوونەوە و خەڵکە کاتە ئێستاش یعنی زۆر جار کە لە ئەبیتە مناقەش لە ناو عارەبەکانەوە زۆر مەحتی ئەو شەقلاوەیەکەن کە باوەشی خۆیان لۆ خەڵکی ئاوارەی فەلوجە و ئەمبار و ئەو شارەکانی ناوەڕاستی عراق کردبووە و ئەو مزگەفتەش کە تاریخی لۆساری 66 گەرتەوە بەڕاستی شاری شەقلاوە شەقلاوە ینی بە دووسێ تعبیر لۆی تعبیرەکردی ئەرێن شەق ئاوە ینی شەقی هەرکوی شەق لێ بدەی ئاوە ینی پێنج منبعی سەرەکی لە شەقلاوەی هەبووینە مزگەفتی گەورەکە ئاوی دەنگارەی پێدەرێن ناوەنجی جۆت بەلۆعا شێخ سەید بێترمە ئاوی بێترمەی لێرە ئەو مزگەفتەکە لێرە دروستکریا بەڕاستی لە شوێنێکی زۆر زۆر بەڕاستی یعنی کاریگەری ئاوی لەسەر بووە ئەو مزگەفتیان کە لێر دروستکردیا لەو ئاوەزەی بە بۆڕی لێرە حەوزی هەبوون وەختی خۆ قەدیم ساڵانی زوو حەوزی هەبووینە بە بۆڕی ئاویان لۆ هینەیە یعنی 24 ساعت ئەو ئاوە سازگارەی هەبووە ئەو خەڵکەش کە ڕووی لێرە کردە جێیەکی فێنک بۆ و ئەو بنە چنارانە ینی لەوانێ هەتا چناری ناو دیوەخانی ماری عوسمان بەجی لەوانێ عمری تەمەنی لۆ 500 سال زیاتر بڕوا ئەوە بووە کە ئەوانیش لێریان ئەو شوێنیان هەرجادێ شوێنەی زۆر زۆر بەڕاستی پیرۆز بوو خۆش بووە ئاوجا لێرە ئەو منبع ئاوانەی شەقلاوەی کە ئەوە بوو بەڕاستی ئەو باخچە و زراعەت و ئەوەی هەموو لە ژێر کاریگەری ئەو ئاوانە بووە ینی کە ئەو شەقلاوە دروست بووە کە دروست بووە لەسەر سەرچاوی ئەو ئاوانە دروستکرا کە توانیتیان ئەو باخ و باخاتەی لێ دروست کرد. ئەم مزگەوتە تاوەکو ئێستاش بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەکەی کە لە ناوچەیەکی جوان و سەرنجڕاکێشە خەڵک پۆل بە پۆل لە هەموو ناوچەکانی تری عێراق سەردانی دەکەن و دەرگای لەسەر پشتە بۆ نوێژ و خواپەرستی و گەشتیاران.